ام قالك بخشي ام هاتم فيري ما فيري دي راستي شكي برد الخشا ام هاتم فيري وما اف كومبينيت اف خلقي هني ما شاء الله تصور ما قلت شكي بتشوكه بس ما شاء الله مسح كده شحال مملكته هدا باري كوريا شحال مملكته تركا وكردا خلقي كون بقد اللي ما قالك خشي ما شاء الله قد ما قالك خشي قالك بخشي ان شاء الله تدعي ان شاء الله مدخل شلا سركفتني ان شاء الله بغندك ان شاء الله دنيا واخره يا ربي امين يا رب العالمين ما ان شاء الله يعني ناخذ شكه هدا بار يعني جماعتك حزبك لسان سنتي لسان اسلامتي درسته كوريا مثلا ملت التركو ملت زازا ملت كرد حماس كومك ان شاء الله ان شاء الله ناخذ تعالى على المدى خير ان شاء الله يعني باشر ان شاء الله بغانا ناخذ تعالى شكا قومي بس بكردانا بس الترك بس تركانا ابا ترك وكرد وعرب وزازا كوريا حماس كومك ان شاء الله بري اسلامتي ان شاء الله ناخذ تعالى ان شاء الله باشر قالك باش ان شاء الله سركبتي ان شاء الله يا ربي سراجي بلا من عبد الغفور لكردستان العراق حركة الإسلامية هاتوينا برایانی هدا پاک بانگشان کردوین و هاتینا بو خدمتیان بو کنگری برایانی هدا پاک. Ben Abdülgafur, Kürdistan İslami Hareket Partisi bizdeki Genel İdare Kurulu üyesi, MKK üyesi. ئێمە دەستخۆشی لە برایانی هدا پاکەین ئێمە دۆستایەتی قەدیممان هەیە هەر پێشتریش ئەوانی سەریان لە ئێمە داوە لە کوردستانی عێراق و ئێمەش سەرمان لێیاندا و چەندین جار بانگێشیان کردوین هاتوینە و دەستخۆشییان لەکەین بەڕاستی ئەلحەمدوللا نمونەی خەڵکی ئیماندار و مسڵمان و ئێمە شانازیان پێوەکەین کە ئیشەکانیان زۆر مرەتەبە ئیشەکانیان زۆر ڕێکە و برایەتیان ڕەچاو کردووە بەڕاستی لە کوردستانە و ئێمە وەکو خۆمان پاڵپشتیانین دەستخۆشییان لێکەین دوعای خێریان بۆکەین خی گەورە سەرکەوتویان کە و کۆنگرەکەیشیان کۆنگرەیەکی هێمنانە و جوان و چاک بوو و ساڵانی کەش هەر بەشداریمان کردووە شتی باشیان کردووە الحەمدلا بەرەو پێش چوونە تا ڕادەیەکی باش چوونەتە پێشەوە و خوازیاری ئینشاڵڵا لە جێی تموحی ئێمەیە بن لە جێی تموحی مسلمانانە بن چونکە هەمومان تموحی گەورەمان پێیانە ئینشاءڵڵا ئەمان لێرەوە بەرنامەی ئیسلام جارێکی کە بڵاو بێتەوە بەسەر مسلمانانە و ئەمر بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن و وەحدەتی سەف یەک بخەنەوە جارێکی کە هەر چوار پارچەکەی کوردستان و عامی دەوڵەتی مسلمانان ئینشاءڵڵا یەک بخەن و ڕێک بخەن و گشتی بکەن بە براو لەسەر یەک مەنهەج و لەسەر یەک پەیڕەوی کە ئەویش قورآن و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بنده ملا عبدالله مسؤولی اتحاد علمای حرکەی ئیسلامی و نوێنەری ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عراق هاتوین بۆ بەشداریکردن لە کۆنگرەی سێیەمی برایانمان لە هوداپار و ئومێدی تەوفیق و سەرکەوتن و پیرۆزبایی بۆ هەمولایەکان دەخوازم. سەرەتا پیرۆزبایی لە بەستنی ئەم کۆنگرە جوانە خەشەنگە کە بەڕاستی من بۆ خۆم فرمێسکەم ڕشت لە کاتی سرودا لە کاتی پیشاندانی باسی شەهیدەکانی برایانمان لە هوداپار کە لەبەر خاتری خی پەروەردگار گیانی خۆیان بەخشیوە و سوپاسی ئەم برایانەمانەکەین هەر لە سلوپیوە جەزیرەوە هەتا وەکو ئانکەرە و دواتری شوێنەکانی تر کە بەڕاستی هەمیشە خزمەتکارێکی ئەم دینی خی پەروەردگارە بوون ئستقبالێکی گەوریان لێکردی و ئەو کۆنگرەیە ئومێد دەکەین ئینشاءڵڵا ببێتە خاڵێکی وەرچەرخان گۆڕانکاریەکی ئیجابی و ڕێکارێکی باش هەم بۆ گەلی تورکیا و هەم بۆ گەلی کوردی موسڵمان لە هەر چوار پارچەی کوردستان و ئینشاءڵڵا بتوانین ئێمە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ بتوانین ئەم سەحوە ئیسلامیەی کە لە بەردەممانە هەیە زیندوی بکەینەوە. Yeni gelen başkanımız bize sürpriz oldu. Ama biz biliyoruz ki elhamdülillah Hüdapar'da davamız kişiler üzerine değil, şahıslar üzerine değil. Bizim davamızda yani partimiz İslami dava
yolunda olduğu için kişilerin de memnun değildir. Ve biz bu yolda elhamdülillah ilerliyoruz ve Türkiye'ye yeni bir siyaset getirdik ve yani siyaset zemininde yeni bir adım atılıyor ve Türkiye'deki siyasetin kirli olduğu anlatılıyor her zaman. Ama bu Hüdapar'ın inşallah siyasetteki adımı bu kirli olan siyaseti düzeltecektir ve temizleyecektir. Biz buna inanıyoruz ve inşallah hedefimiz yani yüksektir ve bu uğurda inşallah her zaman çalışmalarımız sürecektir. Adım Selma Kayalık. Buraya Bursa'dan geliyorum. Gerçekten 3. defa gelişim buraya. Gerçekten çok büyük bir coşkuyla, bir heyecanla bugünü geçirdik. Kongremiz çok kalabalıktı, çok yoğun bir ilgi vardı. İnşallah Hüdapar'ın gelecek vaat ettiğini düşünüyorum. Bir gün bu salonların dışına taşıyacağımıza inanıyorum. Hüdapar'ın ekibi çok güçlü, çok inançlı bir kadro. Gerçekten gelecek vaat eden bir kadro olduğuna inanıyorum. Ve bütün başkanlarımıza buradan başarılar diliyorum. Allah hepsinin yardımcısı olsun inşallah.